گەندەڵی مۆرانەیەکە کە ڕوو لە هەر سیستم و وڵاتێک بکات وێرانی دەکات. ئەگەر لە بەرامبەر گەندەڵی هەوڵی چاکسازی نەبێت ئەوە وڵات سەرتاپا دەبێت بە پارچەیەک لە گەندەڵی. دکتۆر ئیسماعیل نامیق کە دکتۆرای لە یاسا هەیە ڕێگریەکانی بەردەم چاکسازی بۆ پەیام دەخاتە ڕوو کە بە بڕوای ئەو ناکارایی دەستگا چاودێریەکان و ناسروشتی ژیانی حزبی بربەستە گەورەکانی بەردەمە ئەنجامدانی چاکسازین. ئەوەی کە ڕێگرە لە ئەنجامدانی چاکسازی لە هەر وڵاتێکە ئەوەیە کە یاساکان و خۆی جێبەجێ نەکرێت، ئەو دامەزراوانەی کە پێویستە لەسەریان چاکسازی بکەن و چاودێری بەڕێوەچوونی کارەکان بکەن و ڕێگری لە گەندەڵی بکەن، ئەو دامەزراوانە کارانە بن. بۆن من لە هەرێمی کوردستانە سێ دامەزراوی زۆر گرنگمان هەن. ئەم دامەزراوانە ئەگەر کارا بن ئەتوانن ڕێگری لە بەشێکی زۆری گەندەڵی بکەن. بۆ نمونە دەستەی دەستپاکی، هەروەها دەستگای داواکاری گشتی لەگەڵ دیوانی چاودێری، ئەمانە کارانین، هەرچەندە یاسای باشیان هەیە و پاڵپشتی یاسای باشیان هەیە، بەڵام نازانم بۆ کارانین. پاشان هۆکارێکی ترەوەی کە ڕێگریە لە چاکسازی کە ئەمە هۆکار حەقیقیەکەیە بەنسبەت منەوە، ئەوەیە کە ژیانی حیزبایەتی بە شێوازێکی تەندروست نەڕات. ئەوەی کەسا لە هەرێمی کوردستان بینین بە تەحدید بریتە لە ڕنگدانەوەی ئەو ململانیە سیاسیە نادروستەی لە نێو پارتەکانەوە، لە ناو پارتەکان خۆیان نیشانە لە نێو باڵەکان و هەروەها لە نێو دەست و پەنج ئەوانەیە هەیە. کام پارتە سیاسیانە هەندێکیان هێزی چەکداریان هەیە، بۆیە کاتێک کە دەستە برێ بۆ چاکسازی و طبعاً هەموو پرۆسەیەکی چاکسازیش لە بەرژەوەندی کۆمەڵێکە درێت و کاتێکم پارتە سیاسیانێک هێزی چەکداریان هەیە کە لە بەرژەوەندەکانیانە درێت، ئەو کاتە بە هەموو هێز و توانای خۆیانەوە بە هێزی چەکداریانەوە ڕێگرە بنەوەی کە چاکسازی نەکرێت. شارەزایەکی بواری ئابووریش دەڵێت گەندەڵی لە هەموو شوێنێک و باڕێژەیەکی دیاریکراو هەیە، بەڵام ئەگەر هەرێمی کوردستان بێوێت گەندەڵی کەم بکاتەوە دەبێت ببێت بە هەرێمێکی دامەزراوەی و دام و دەستگاکان ڕۆڵی خۆیان ببینن، نەک دوو حزب بڕیاردەری سەرەتا و کۆتایی هەموو بابەتێک بن. ئێمەش ئەگەر بمانوێ ئاسێدانین بۆ گەندەڵی تەمەنە کوتم بە تاواتی قەڵەچۆ نابێت، ئەوەی کەوا کەمی کەیتەوە تا ئاسێکی زۆر، ئەوەیە کەوا تۆ وڵاتەکەت بکەیتە وڵاتێکی دامەزراوی، ینی مؤسساتەکان مؤسساتی ڕاستەقینە بێت. ئێمە بەناو حکوومەتمان هەیە، حکوومەت ینی مؤسسەیەکی گشتیە بێ بۆ هەموو کەسی ئیش بکە، خزمەتی هەموو کەس بکە، نا خزمەتی خەڵکێکەکە. پەرلەمان یعنی بێ لێ پێچێنەوە لەگەڵ حکوومەت بکە. ئایا شتەکە هەڵگەڕاوە لە هەرێمی کوردستانە؟ ئایا پەرلەمان نەتوانێت یعنی دەستکاری حکوومەت بکە، یاخو لێ پێچێنەوەی لەگەڵا بکە، یاخو خەڵکە دەسەڵاتدارەکان بێنێتە بەردەم دادگا و دادگای سزای ڕاستەقینەی خۆیان باوەکو وڵاتە دامەزراوەکان نەخێر. کەواتە ئەمە چی بکەین بۆ ئەوەی کەوا ینی گەندەڵی کەم بکەینەوە، ئەوە وڵات بەرەو دامەزراوەی بن. لە ئێستادا بەپی ڕیزبەندی ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی عێراق و لە نێویشیدا هەرێمی کوردستان لە ڕیزی وڵاتە هەرە گەندەڵەکانی جیهاندان کە نەبوونی لێپرسینەوە و تێکەڵی بازرگانی و سیاست و تێوەگلانی بەرپرسا باڵاکان لە گەندەڵی هۆکاری تەشەنەسەندنی بەرچاو و بەرزبوونەوەی ئاستی گەندەڵیە لە هەرێمی کوردستان کە وەک چاودێران ئاماژەی پێدەکەن ئەگەر بەرپرسان بە خۆیان نەکەون ئەوە گەندەڵی دەگاتە ئاستێک کە دواتر چارەسەرکردنی مەحاڵ دەبێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.